ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەشی دووەمی بەرنامەی ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان گەشەپێدانی کللتوری لە کوردستان و بایەخەکەی گرنگیەکانی بەهاکانی و ضرورەتی ئەوەی کە چۆن گەشە بە کللتور و کللتوری کوردی بدرێ بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاک دکتۆر عەبدولخالق یعقوبی ڕخنەکاری ئەدەبی و وەرجێر گفتوگۆکەمان بەردەوامی بێ. مامۆستا گیان سڵاو لێبێت و دووبارە سپاس. هەر بژیت سڵاو ڕێز. مامۆستا گیان لە بەش یەکەمە گفتوگۆیەکمان کرد لەبارەوەی کە بایەخی ئەم سیاسەتە کللتوریە بەتایبەت بۆ کیانێکی وەکو هەرێمی کوردستان و بۆ میلەتێکی کە هێشتا بەشێک لە خاکەکی داگیر کراوە و چەوسێنراونەتەوە. ئەم سیاسەتە گەر بۆ نمونە بۆ میلەتانی تر جارێک بایەخی هەبێ، بۆ کورد 100 جار ئەم بایەخی هەیە لەوەی کە لە ڕێگەی کللتورە و شوناسەکەی خۆی دابڕێژێتەوە، تازەی بکاتەوە و بەجۆر لە جۆرەکان بیکە بە ئەمرازێکیش بۆ مقاومەکردن. پێم خۆشە لەم بەشەی دووەمی بەرنامەکەیە بۆ دەست پێ بکەم کە قسەیەک هەیە لەبارەی ئەوەی کە لە یەکێک لە کۆبوونەوەکانی ئەتاتورک کە یەکێکە لە شۆڤێنەکان و کەسێ تورکێکی ڕەگەزپەرست بووە لەگەڵ لایەنگرانی حیزبەکەی لەگەڵ لایەنگرانی ئەو ئایدیا شۆڤێنیە قسێکی هەڵێ وتوێتی بۆ ئێمە چەکدارە شۆڕژگەڕە کوردەکان کێشە نین بەقەدەرەوەی خانی کێشەیە بۆ ئێمە، جززیری کێشەیە بۆ ئێمە. ینی ئەم دیدگایە کە دیدگای ئەوی داگیرکەر و ئەوی سەردەسە، ئێمە بێت لەمەوە چی بخوێنینەوە بۆی کە بەرگری لە خانی بکەین و لە خانی بناسین و ئەو ئەدەبیات و تێفکرینەی خانی و جززیری و هێمن و هەژار و ئەوانی دیکە هەیان بووە بۆ قەزەی کوردی، بۆ گەشەپێدان بە کللتوری کوردی، بۆ دەستگرتن بەم ناسنامەیەوە لەم تێڕوانینەی ئەتاتورکەوە کە شۆڤێنێتێکی هەیە بۆی کە ئەو بۆی کێشە نییە کە چەکدار شۆڕژگێڕەکان چەند دەتوانن ڕێ لە شۆڤێنێتی ئەو بگرن، بەڵکو کێشەی ئەو لەگەڵ بیرۆچوونەکانی خانی. زۆر ڕاستە ئەوەی ڕاستی بەرەو نمونەی کە جەنابەت هێناتەوە خۆی دەرخەری ئەو گرنگیە کە کولتوری هەر وڵاتێک هەیەی و ئەوانەی کە وڵاتی با بڵێن داگیرکەرن، هێزی داگیرکەرن، دەیانهەوێت یەکەم جار لە کولتوری با بڵێن نەتەوەژێرە دەست بدەن و دواتر خاکەکەی داگیر بکەن. چونکە دەزانن ئەگەر ناسنامەی کولتوری نەتەوەیەکان سڕیەوە ئەو کاتە داگیرکردنی خاکەکەی زۆر ئاسان دەبێت. لەبەر ئەوەیە کە من پێم وایە زۆربەی ئەگەر مێژووی خۆمان بخوێنینەوە لەم 200 سەدەی دواییدا بە تایبەتی کە ئیتر کورد بەڕاستی لەژێر هەژمونی دەسەڵاتی دەوڵەتانی مۆدێڕنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە، دەبینین کە ئەوەندەی ئەوان ئیشیان لەسەر ئەوە کردووە کە کولتوری ئێمە، زمانی ئێمە، ئەدەبی ئێمە بسڕنەوە دیارە نەیانتوانیوە، هەرچەند لەباری فیزیکیشەوە هەوڵیان داوە کە ئێمە بستڕنەوە بۆ نمونەی جینۆساید و نمونەی ئەنفال و نمونەی هەڵەبجا، بەڵام زانیویانە کە سڕینەوەی فیزیکی هیچ کات ناتوانێت لە درێژمە ودادا کاریگەر بێ. ئەوەی کاریگەری جددی بۆ سڕینەوەی نەتەوەیەکەیە ناسنامە کولتوریەکەیەتی و بۆیەش دەبینین بۆ نمونە هەر ئەو کەماڵ ئەتاتورکەی کە جەنابەت بە نمونە هێناتەوە، ئەگەر ئەو قسەی بە شێوەی تیئۆری و فکری کردبێ بە کردەوە وەکو سیاسەتێکی کردەوەیی بۆ نمونە بۆ ماوەیەکی دوور و درێژ ڕێگای نەداوە کە زمانی کوردی بەکار ببرێت و لە قوتابخانەکان بەوانە بگودرێتەوە. لە ئێستا لە حالیان لە ئێرانیشدا بە شێوەی ڕسمی تۆ ناتوانێت زمانی کوردی لە قوتابخانەکان بخوێنیت. کەواتە زۆر جارە ئەوانەی کە ویستویانە ئێمە وەکو نەتەوەی کورد بسڕینەوە باشترین و خێراترین و کاریگەرترین ڕێگەیان بەوە زانیوە کە ناسنامەی کولتوریەکەمان بشێوێنن، زمانەکەمان لێ بسڕنەوە و ئیتر ئێمە شتێک نەبێت کە وەکو ژێرخانی بوون ناسانی خۆمان لەباری فکری و معریفیەوە شک ببین بۆ ئەوەی کە ئەو کات بڵین ئەمن کوردم. چونکە من و جەنابەت کە ئێستا لێرە دانیشتوین ئەگەر باسی سیاسەتی کولتوری و گەشەکردنی کولتوری دەکەین بە خاتی ئەوەی کە مرۆڤێکین کە بە خۆمان دەڵێن کورد، خاوەنی ناسنامەیەکی کوردین و لەسەر جوگرافیایەکدا دەنیشتین کە ئەو جوگرافیایە ئەدەبی کوردی هەیە، فلکلۆری کوردی هەیە، با بڵێن ڕۆمانی کوردی هەیە. بۆیە ئەگەر هەر کام لەو ئاستانە نەمێنێتەوە، بمانایەکی گشتی کولتوری کوردی نەمێنێتەوە، ئەو کات شتێک بنەوەی مرۆڤی کوردمان نییە. لەبەر ئەوەیە کە من بۆ خۆم پێم وایە ئەگەر لە سەدەی 19دا
هەوڵی گەورەی ئێمە بۆ ئەوە بوو کە کولتوری خۆمان بپارێزین نەفەوتێ و لە سەدەی 20دا وردە وردە هەوڵماندا گەشە بدەین بەو کولتورە لەم سەدە نوێیەدا بەڕاستی تۆ دەبێ ئیتر بیر لەوە بکەیتەوە کە سیاسەتێکی کولتوری هەبێ بەتایبەت لە هەرێمی کوردستان کە ئێستا دامەزراوەی حکوومەتی هەرێممان هەیە دامەزراوی وەزارەتەکانی پەیوەندیدارمان هەیە دەبێت بیر لەوە بکەینەوە کە گەشەکردنی کولتوری ببێت بە بەشێک لە پلانە درێژخایەنەکانی ئێمە و هەر ئەو گەشەکردنە کولتوریە لە هەرێمی کوردستان وا بکات کە پارچەکانی دیکەی کوردستانیش ئەو دڵخۆشییان هەبێ کە کولتوری کوردی ئیتر مەترسی فەوتان و لە ناوچوونی لەسەر دەڕەوێتەوە و لەسەر ئەساسی ئەوە تۆ ببی بە نەتەوەیەکی خاوەنکیان هەم لە ئاستە سیاسەکە کە ئێستا لە هەرێمی کوردستان لە قەواری حکوومەتی هەرێمی کوردستان هەمانە و هەم لە ئاستە کولتوریەکەدا. ئوستازی خۆشەویست پێم خۆشە لەو ڕەنگەیەوە قسێ بکەین کە بەڕاستی ئەمە کە ئێستا گفتوگۆکەین لەبارەی گەشەی کولتوری سیاسەتی کولتوری هەبوونی منهەجەتێکی باشتر بۆ گەشە پێدانی کولتوری و گەڕانەوە بۆ لای خانی بۆ لای جەزیری بۆ لای هێمن بۆ لای هەژار بۆ لای پیرەمێرد و بۆ لای مەحوی و بۆ لای نالی و بۆ لای گەورە منەوەرەکانی تری کورد بەڕاستی پێم خۆش لەو دیدەشەوە قسە بکەین کە ڕەخنەکردنەوەی جارێکتری کولتوری کوردی چەند کاراسانە بێت چەند نەبێتە مایەوەی کە بەڕاستی ئەم کولتورە گەشەیەکی باشتر بکە بە تایبەتی لەم قۆناغی پێشکەوتنەی دنیاە ڕەنگە ئەدەبی کوردی فەرهەنگی کوردی لە هەر ئەدەب و فەرهەنگێکی تر زیاتر پێویستی بۆ هەبێ ڕەخنە بکرێ و بخوێنرێتەوە. زۆر ڕاستە چونکە ئەوەی ڕاستی بێ کە دەڵێن گەشەکردنی کولتوری واتە هەنگاو بەرەو پێشەوە واتە ئەوەی کە تۆ کولتوری کۆمەڵی کوردی بەرەو قۆناغی نوێتر و تازەتر و کراوەتر و بە پیت و بەرەکەتتر بەری ئەو گەشانەوەیە و ئەو بەرەو پێشچوونە کاتێک ئیمکان و دەرفەتی بۆ دەڕەخسێت کە تۆ بە چاوێکی ڕەخنەگرانەوە لە نەریتی خۆت بڕوانی و ئەو شۆنانەی نەریت و ترادسیۆنی خۆت کە هەڵگری خەوشن کە هەڵگری خەسارن بیان خوێنیتەوە و جارێکی دیکە دووباریان نەکەیتەوە. هەر ئەو کۆمەڵە دەستەبژێری کە جەنابەت باست کرد زۆر جار لەگەڵ ئەوەی کە یارمەتی دەری گەشەکردنی کولتوری بوون هەندێک شۆن لە ئاسەوار و شۆنەواری فکری و ئەدەبی و معرفیان دەبیندرێ کە لە ڕاستیدا ئەمانە لەگەڵ گەشەکردنی کولتوری لە جیهانی مۆدێرندا یەک ناگرێتەوە. نمونەتان بۆ بێنمەوە. بۆ نمونە ئێمە لە هەندێک لە گوتاری شعری شاعرانی ڕابردووماندا دەبینین کە جیاوازی جێندەری هەیە. لە زۆر شعردا بۆ نمونە ئەو پێناسەیە کە بۆ ژن کراوە پێناسەیەکە کە لە با بڵێن تێڕوانین و هزرێکی پیاو سالارانەوە سەرچاوی گرتووە کەواتە تۆ مافی خۆتەوە لە ژیانی ئەمڕۆی خۆتدا کە ژیانێکی مۆدێرنە لە کۆمەڵێکی مۆدێرندا دەژی ڕەخنە لەو تێڕوانە نەبگری و پێت وابێکە پێویست ناکە کە ئەو نەریتە کە نەریتێکی نەگونجاوە بۆ ژیانی ئەوڕۆمان لە ژیان و کۆمەڵی ئەوڕۆماندا دووبارە بێتەوە. بۆ نمونە ئەگەر تۆ لە دەقی شاعرێکدا یا چیرۆکنووسێکدا دەبینی کە جۆرێک لە توندڕەوی هەیە بەتایبەت لە ئاستی ئائینی ئەتۆ مافی خۆتە کە ڕەخنەی لێ بگری و لە ڕێگای ڕەخنەگرتن لەو بەشە لە نەریتی کولتوری کوردی بڵێ کۆمەڵی ئەوڕۆی من پێویستی بە کولتورێکە کە تێیدا لێبوردەیی بنەڕەت و ژێرخان بێ نەک تونند و تیژی. جا لەبەر ئەوەیە کە ئەو دیدە ڕەخنە ئامێزەی کە جەنابەت بە پێویستی دەزانی لە ڕاستیدا زۆر یارمەتی دەری ئێمەیە کە سیاسەتی کولتوریمان بە ئاراستەیەکی دروست بڕاتە پێشێ. ئەگەر دەبینی ئەوڕۆ بۆ نمونە زۆربەی وڵاتانی جیهانی ڕۆژاوە لانی کەم لە نێو کۆمەڵی خۆیاندا مرۆڤەکانیان لێبوردن پێکەوە ژیان ئاسانترە و ینی ژیانی کۆمەڵایەتیان بە جۆرێک ڕقستووە سیستەمی ژیانی کۆمەڵایەتیان بە جۆرێک ڕقستووە کە مرۆڤەکان لانیکەم ناتوانن بە ئاسانی دەست درێژی بکەنە سەر یەکتری یاسا و ڕێساکانی کۆمەڵایەتیان بە جۆرێکە کە لەسەر ئەساسی کولتورێک دامەزراوەکە خۆیان پێی دەڵێن هیومانیزم جۆرێک لە مرۆڤگەرایی لە مرۆڤ خۆشەویستی و تەنانەت لێویش تۆختر لیبرالیزم باوەڕ بە ئازادی تاک هەموو ئەوانە ئەگەر تۆ لە جیهانی ڕۆژاواش چاو لێ بکەی
بەشێکی زۆری دەستکەوتی ئەوەن کە بە دیدێکی ڕخنەیی لە ڕابردووی خۆیان ڕوانیوە. ئەگەر سەردەمایەک لە وڵاتی ئەمریکا کۆیلەداری بووە، لە ڕاستیدا کەسانێک هەبوون، نخبەیەک هەبووە، دەستەبژێرێک هەبووە کە هاتوون لە ئاسەواری مەعریفی خۆیان زۆر ڕەخنەگرانە دژی کۆیلەداری ڕاوەستاون و کۆیلەداریان بە شەرمێک بۆ مرۆڤایەتی زانیوە و دواتر لە پرۆسەی زەمەندا ئەو کولتورە گۆڕاوە و ئەو جار بۆتە بۆ نمونە مافی مرۆڤ، پرسی مافی مرۆڤ کە بۆ خۆت دەزانی پرسێکی گرنگی جیهانیە. جا بۆیە من پێم وایە لە کۆمەڵی کوردی و لە چوارچێوەی سیاسەتی کولتوری بۆ کۆمەڵی کوردی استراتیجی خوێندنەوەی ڕابردوو، ڕەخنەگرتن لە نەریتە نادروستەکانی ڕابردووش بە بێگومان دەورێکی زۆر سەرەکی دەجێڕێ بۆ ئەوەی کە ئێمە کولتورمان گەشەی پێ بکەن. ئوستازی خۆشەویست، لە بەشی یەکەمی بەرنامەکە باسی مەرجعیەتە کرد لە بابەتی گەشەپێدانی کللتوریە کە حکوومەت ینی دەوڵەت لە ئاستە باڵاکەیە کاریگەری گەورەی هەیە لەوەی کە بتوانێت کللتور باشتر سەر پێ بخە، سیاسەتی بۆی هەبێت لە ڕووی داراییەوە تەمویلی گەورەی بکە، میکانیزمی بۆ دەستنیشان بکە. بەڵام لە هەندێک ئاسی تریشا بەتایبەتی گرمت لە دیۆ مەدەنیەکە و سەیریکەن کۆمەلگەی مەدەنی لە ئاستەکانی خوار حکوومەت و دەوڵەتە کۆمەڵێک دەستگای مەدەنی هەیە و دەستگای مەدەنیانەش ئەتوانن چ سنتەر و ناوەندە ڕۆشنبیرەکانن، چ زانکۆکانن و چی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنین و زۆر جار ڕەنگە ئەمە ورد ببێتەوەوانێ بۆ سەر ئاستی دەستەبژێریش جارێکی تر مشارەکەکە لەوەی کە پرسی گەشەپێدانی کللتوری هەنگاوی باشتر بچێتە پێشەوە، پێشنیازی باشتری پێ بکرێ، بەرهەمی باشتر پێشکەشکە. بە تایبەت بۆ کۆمەڵگەی کوردی خوێندنەوە لەم بارەیەوە چییە؟ زۆر ڕاستە. ئەمن ئەگەر لەبیرت بێ گوتم بەرپرسی یەکەمی بابەتی سیاسەتی کولتوری حکوومەتە، لەبەر ئەوەی کە سیاسەتی کولتوری با بڵین پلانێکە پێویستی بە بۆ نمونە پشتیوانی دارایی هەیە. تۆ لە چوارچێوەی پلان و استراتیجیەکی زۆر گەورەدا دەتوانی گۆڕانی گەورە لە کولتور دروستکەوە گەشەی گەورە و هەنگاوی گەورە بنەی. بۆیە ئەگە حکوومەت ئەو کارە نەکات، لەوانەیە ئەو گەشە کولتوریە هیچ کات لە ئاستی خوازراو نەبێت، وەک چۆن بەداخەوە تا ئێستاش ئەو حاڵەتە هەیە لە کوردستان. بەڵام ئەگەر بڵین بینە سەر ئاستە بچووکترەکان وەک جەنابەت باسی دەکەی، کۆمەڵی مەدەنی، ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە بێگومان ئەوانش بەرپرسن. خۆی بنەڕەتی دروستکردنی ڕێکخراوێکی کۆمەڵگای مەدەنی ئەوەیە کە تۆ بتانی کۆمەڵێکی شارستانی تر دروست بکەیت. ئەو کۆمەڵە شارستانیەترە کاتێک سەردەگرێەوە، کاتێک دروست دەبێت و بیچم دەگرێت کە تۆ سیاسەتێکی کولتوریت بۆی هەبێت. وەکو چۆن ئێستا بۆ نمونە ئەگەر لە ئاستی تاوانێکدا کەسێک لە کۆمەڵدا تاوان دەکات، حکوومەت خۆی بە بەرپرس دەزانێت کە ئەو تاوانکارە بگرێت و دادگایی بکات و سزای بدات. ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیش بە تەعبیرێکی دیکە بەرپرسی ئەوەن کە ئەو کولتورەی کە دەتوانێت زەبر لە پێکەوە ژیان و لێبوردەی نێوان تاکەکانی کۆمەڵ بدات، بە جۆرێک لە جۆرەکان بسڕنەوە لە نێو کۆمەڵدا. و ئەو سڕینەوەیە کاتێک ئیمکانی هەیە کە ئەو ڕێکخراوانە خۆیان هەڵگری ئەو لایەنانە لە سیاسەتی کولتوری بن کە با بڵێن خەسڵەتی گەشەپێدانیان هەبێت. ئەگەر ڕێکخراوێکی کۆمەڵگای مەدەنی بۆ نمونە دێ ڕێگا دەدا بەوەی کە هزری ئینسانگەرایانەی ئەحمەدی خانی لە کۆمەڵی کوردیدا برەو پێ بدرێت، ئەگەر ڕێکخراوێک دێت بۆ نمونە باس لەوە دەکات کە پێکەوە ژیان پرەنسیپێکە کە هەموو چرکە ساتێک نەک هەر کۆمەڵی کوردی، هەموو کۆمەڵێک پێویستی پێوەتی ئەگەر بۆ نمونە دەستگایەکی ڕۆشنبیری با باسی ئەو بکات کە هەمە جۆری لە هزر و تێڕوانین شتێکی ئاساییە نەک هەڕەشە ئامێز، هەموو ئەوانە وا دەکات کە لە ڕاستیدا سیاسەتی کولتوری بەرەو گەشەکردن بڕوە. وەک جەنابیشت باست کرد لەو نێوانەدا ڕۆڵی دەستەبژێری سیاسیش زۆر زۆر گرنگە. دەستەبژێری سیاسی دەتوانن هاندەری دەستەبژێری کولتوری بن بۆ ئەوەی کە بکەونە تەعامل و با بڵێن سیاسەتی کولتوری بەباشی بەڕێوە برن. بە کورتی دەمەوێت بڵێم کە سیاسەتی کولتوری بەرەنجامی تێکەڵاوی و ئاوێتەبوونی دەیان فاکتەری جیاوازن، چ لە ئاستی گەمە سیاسیەکەدا، چ لە ئاستی
گەمە کولتوریەکەدا و کاتێک کە ئەوانە کۆ دەبنەوە و لە چوارچێوەی یەکدانە پلانی گەورە و استراتیژیەکدا خۆیان دەدۆزنەوە ئەو کات تۆ وردە وردە ئەنجامەکان و نەتیجەکانی ئەو گەشەکردنش دەبینی. ئوستاز بەرەکۆتایی بەرنامەکە ڕین بەس پێم خۆشە لەسەر ئەو بارەی کە ئەگەر ئێمە کللتورێکی بەهێزمان هەبێ لە بواری شوناسیشا زۆر هاوکاریەوە بێتەوەی کە بەتایبەت ئێمە بەڕاستی لەم هەزاری سێمەشا هێشتا کێشەی ئینکارکردنی میلەتەکەمانمان هەیە، ینی نەتەوەی کورد هێشتا بە زۆر لە زۆرەکان لەسەر ئاسی جلهێزەکانی ناوچەکەیە ئینکاری واکرێت کە کورد نەتەوە بێت، خاوەنی فەرهەنگێکی باش بێت، مرۆڤ دۆست بێت، بتوانێت لەگەڵ دنیای مەدەنێتە دەست و پەنجە نەرم بکە. ئەلەگەر لەم گۆشەیەوە سەیری بایەخی گەشەپێدانی کللتوری بکەین بۆ چوونەکانت چی؟ زۆر ڕاستە بەوە هەڵبەتە داخێکی گەورەیە کە وڵاتانی جیهان تا ئێستاش نەیانتوانیوە ئەو تێکەڵاویە لەگەڵ ئێمە وەکو میلەتی کوردیان هەبێت کە دان بەو ڕەسەنایەتێدا بنێن کە ئێمەش وەکو هەموو نەتەوەکانی دنیا تەنانەت نەتەوەیەکە لە ئەفریقا دەژی خاوەنی مێژوی خۆمان و کولتوری خۆمانن. ئەمن با لە ئەو پرسیارەی جەنابەت ئەو سەرنجەی جەنابەت لە ڕێگای نمونەیەک بێنمەوە بۆی کە باشتر تێبگەین. ئێمە ساڵی 2014 کاتێک کە داعش هێرشی کرد بۆ ئەو ناوچەیە و هێزی پێشمەرگە دەورێکی سەرەکی جێرا لەوەی کە بتوانێت لە بەرابەر ئەو هێزە ڕەشەدا ڕابوەستێ، من ئەو کات لە بیرمە 2014-2015 هەر سێرچێکی بچووکی وشەی پێشمەرگەم بە ئینگلیزی کرد، بینیم ژمارەکەی لە ئەندازە بەدەرە، یعنی لەو سەردەمەدا پێشمەرگە کە وشەیەکی کوردیە و وشەیەکی زۆر ڕەسەنی کوردیشە بوو بە وشەیەکی ئینگلیزی و جێی خۆی کردەوە لەبەر ئەوەی کە جیهان لەو ساتەدا لەم بواری بەرگریکردنە لە مەسەلەی توندڕەویە ئائینیە پێویستی بە هێزی پێشمەرگە هەبوو. کەواتە جیهان ئەو کاتە سەرنج دەخاتە سەر تۆ کە تۆ دەبی بە جۆرێک لە سەرچاوی دابینکردنی پێداویستیەکان و بە بڕوای من ئەوە لە بواری کولتوریشدا ڕاستە. ئەگەر ئێمە نمونەیەکی زۆر باشی لێبوردەیی، نمونەیەکی زۆر باشی پێکەوە ژیان بە جیهان نیشان بدەین، ئەو کاتە لانی کەم لە ئاستی کولتوریدا کوردستان دەبێ بە جێگای سەرنجی جیهان. ئەوە هەڵبەتە لە هەرێمی کوردستاندا تا ئێستا بۆ نمونە پێکەوە ژیانی ئائینی زۆر بەباشی بووە، بەڵام هەندێک نمونەش هەیە کە بەڕاستی ئێمە تا ئێستاش وەکو کولتورێکی سەقەت لەگەڵی دەژین. بۆ نمونە ئەوەی کە نەمانتوانیوە باڵانسی جێندەری بەباشی بپارێزین، بۆ نمونە ئەوەی کە تا ئێستاش ڕەگ و ڕیشەکانی پیا و سالاری لە کۆمەڵی ئێمەدا وشک نەبووە و تا ئێستاش زۆرتر نێرینە سالاری بەڕاستی دەسەڵاتی باڵای هەیە. بەڵام لەگەڵ ئەوە من پێم وایە ئێمە دەرەتانی ئەوەمان هەیە کە لە ڕێگای سیاسەتێکی کولتوری تۆکمەوە کە یەکەم جار حکوومەت و ئەستۆی بگرێ، دوجار کۆمەڵگای مەدەنی و ئەستۆی بگرێت لە پرۆسەیەکی نەک کوردخایەن بەڵکو درێژخایەن زۆر یەک لەو با بڵێن کولتورە چەوتانەی خۆمان ڕاست بکەینەوە و ئەو کولتورە جوانانەی کە هەشمانە. بۆ نمونە تو ئێستا چاولێکە هەڵپەڕکەی کوردی ئەگەر نمونەیەکی کولتوری ڕەسەنی کوردی بێ زۆر جار لە زۆر شوێن سەرنجی جیهان بخۆی ڕادەگری، ئەوەی کە تۆ دەست دەگری، ئەوەی کە بە شێوەی بازنەیە، ئەوەی کە جوڵەی تێدایە، ئەوەی کە حرەکەتی زۆر پڕ لە وزە و پڕ لە هیوای تێدایە، ئەوەکو نمونەیەک باز دەکەم. کەواتە ئێمە خاوەنی ئەو توانستین کە کولتوری ڕەسەنی خۆمان بە جیهان نیشان بدەین، بەڵام وەک پێم گوتی بەڕاستی ئەمە پێویستی بە سیاسەتی کولتوریە. تۆ بۆ نمونە ئەگەر لە ڕێگای فیلمێکی سینەمایی زۆر داهێنەرانەوە ئەو کولتوری خۆت بە جیهان نیشان بدەی، خێراتر و کاریگەرتر نیشانت داوە تا ئەوەی کە بێ لە ڕێگای ڕەکلامێکی سیاسیەوە بۆ ماوەیەکی کوردخایەن بۆ نمایشدانی مەسەڵەن هێزێکی سیاسی ئەو کارە بکەیت. جا لەبەر ئەوەیە کە من پوختەی قسەکانم ئەوەیە سیاسەتی کولتوری یەکەم پێویستیەکی زۆر حتمی و یەکلاکەرەوەیە لە ژیانی مۆدێڕندا. دووهەم سیاسەتی کولتوری لە ڕاستی ئەگەر خاوەنی استراتیژی نەبێت بە ئامانجەکانی خۆی ناگاوە، ئەو استراتیژیە پێویستی بە پاڵپشتێکی گەورەیە لە ئاستێکی زۆر باڵادا کە ئێستا لە حاڵی حازردا لە دنیادا دەوڵەتان دیکەن. و سێش ئەوەی کە سیاسەتی کولتوری وەک جەنابەت باست کرد بە بێگومان پەیوەندیەکی زۆر تۆکمەی هەیە لەگەڵ ناسنامەی ئێمە و ناسنامەی ئێمە هەم بۆ خۆمان وەک ڕوخساری خۆمان بۆ خۆمان،
هەمووکو نیشاندانی با بڵێن ڕاستیەتی ئێمە و چیەتی ئێمە بە جیهان پەیوەندیەکی زۆر گرنگی هەیە بە سیاسەتی کولتوریەوە. ئێمە ئەو کاتە مرۆڤێکی شایستەتر و کۆمەڵێکی شایستەترین هەم لە بەرچاوی خۆمان هەم لە بەرچاوی جیهان کە خاوەنی سیاسەتی کولتوری بی. کاک دکتۆر دەست خۆش بێ، بەرنمەیەکی جێگەی گفتوگۆیە و زۆر پرسیارشم ماوە، بەڵام پێم خۆشە سەرباروی کاتەکەکەم بۆ تۆ، بەڵام لەبارەی ئەوە قسێ بکەین کە لەم چەند ساڵی ڕابردووە بینیمان بۆ حکومی کە جەناب درەخنەکارێکی ئەدەبی و وەرجێڕیت بەشێک لە تێکستە کوردیەکان بە تایبەتی لە ڕۆمان، لە چیرۆک، لە شیعر، لە هەندێک ژانری مێژووی وەرجێڕانە سەر زمانەکانی دیکە بۆ عەرەبی، بۆ فارسی، بۆ تورکی، بۆ ئینگلیزی، حتا بۆ ئەڵمانی و فەڕەنسیوانش بین لەو ماوەی ڕابردوو بینی کاژمارێکە بوو. ئەنی خوێندنەوەی تۆ بۆمە چییە لەوەی کە وەرجێڕان لە کوردیەوە و گۆرجێڕانی ئەدەبیات و فەرهەنگی کوردی بۆ زمانی ئەوانی تر بەخەی لە چوونی کورد بۆ ناو مەحفەلەکان، ئەنی مەحفەلە جیاوازەکان لە ئەدەبیاتەوە بۆ هونەر، بۆ سینەما، لەو بابەتەوە پێم خۆشە وڵات. ئەمە بە بێگومان یەکێک لە نمونە هەرە باشەکانی سیاسەتی کولتوریە کە تۆ بێ لە ڕێگای وەرجێڕانەوە ئەو شۆنەوارە ئەدەبیە مەعریفیە ڕەسەنانەی خۆت بە جیهان بناسێنی و جیهان بزانێت کە تۆ خاوەنی ڕێگ و ڕیشەی مێژووی، خاوەنی مەعریفەی، خاوەنی پاشخانێکی دەوڵەمەندی لە هزر و لە تێڕوانین و لە ئەدەبیات بە بێگومان. بەڵام قسە لەوەدایە کاک سەربەست کە خودی ئەمە وەکو بیرۆکەیەکی باشە، وەکو بیرۆکەیەکی پێویستە، بەڵام ئەگەر تۆ کاتێک دەخیتە چوارچێوەیەکی کردەوەی و پراکتیکیەوە پێویستت بەوەیە کە با بڵێن پاڵپشتێک هەبێ، هێزێک هەبێ کە ئەو هێزە بتوانێت ئەو با بڵێن بیرۆکە جوان و بیرۆکە جددی و پێویستە جێبەجێ بکات. بۆ نمونە تۆ ئەگەر حکوومەتی هەرێم پلانێکی هەبێت لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیریەوە کە ساڵانە 40 دەقی ڕەسەنی کوردی بکرێت بە چەندان زمانی زیندوو و هاوکات لە چەندان وڵاتی جیهاندا ڕێوڕسمی بۆ بکردێ، بناسێندرێ، بە هەندێک لە ناوەندە کوردۆلۆژیەکانی دنیا بنێردرێەوە لەوێەوە ببێ بە با بڵێن بانگەوازێک بۆ کولتوری کوردی. ئەمە زۆر زۆر باشە، بەڵام ئەگەر بێت و تەنها لە ئاستی بیرۆکەدا بێت و یا تەنها دەستە بژێرێک بەبێ پاڵپشتێکی گەورە بکردرێت، یعنی بیرۆکەکە با بڵێن ناگاتە شۆنی خۆی و کاریگەریەکی خێرایی نەبێ. بۆیە من دیسان دەڵێم بەدەیان نمونەی لەو نمونەی کە ئێستا جەنابەت باز دەکرێت دەتوانێت گرنگ بێ، دەتوانێت باش بێ، بەڵام بەو مەرجەی کە بچێتە نێو ئەو چوارچێوە سیاسەتی کولتوری و گەشەکردنی کولتوری کە لە واقعدا ناونیشانی بەرنامەکەی من و جەنابەت بوو. دەست خۆش بێ کاک عەبدولخالق یاقوبی، ڕخنەکاری ئەدەبی وەرجێڕ و ئاکادیمیست، خۆشحاڵ بووین. بەڕاستی گفتوگویەکی گەرم بووە، شایانی ئەوەیە کە لە گۆشەی جیاوازەوە قسە لەسەرم بابەتە بکرێەوە خەمی باشتری لێ بخورێ. سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. زۆر سپاس بۆ جەنابەت دەربژی. زۆر سپاس. ئەزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی ڕاڤار لەگەڵ کاک عەبدولخالق یاقوبی، ئەکادیمیست، مامۆستای زانکۆ و ڕخنەکاری ئەدەبی و وەرجێڕ. تا بەرنامەیەکی تر، تا زنجیرەیەکی دیکە لە قسەکردن لە بایەخی کولتوری، بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.